وهەفتەمێک و کۆنگرس بە پرانیا دیموکراتان لێکۆڵینان دەکا لەسەر بەکارئینانە خراپیا دەسەڵاتێژ عالیە سەرۆک دۆنالد ترامپ و بەمەبەستا لاداناوی ji دەسەڵاتێ کۆماریین بە پشتەوانین سەرۆکی ژی نەکەیف خۆش بوون بە میێوانداریکردنا سەرۆکی تورکیە لە کۆشکا سپی گەلۆ ترامپ وێ ڕێ بدا ئەردۆغان پلاناخوا لە باکووری ڕۆژهەڵاتە سووریێ بجه بینە دکتر کرمانج گوندی سەرۆکێ ڕێڤەبەریا پەروەردەی لە زانکۆیە تەنەسی ستێت لە جەمایە ji بۆ بەرسڤا vان پرسان بدە دکتۆر زۆر بەخێربی تو بڵێ ئەمریکا و سەرۆک ترامپ ڕازی بن لەوەی کە ئەردۆگان پلانەکەی خۆی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە ڕۆژئاوا جێبەجێ بکە نابێت جۆرەشکە تا ئێستا جیهانەتەوەی بەرە خۆ بدێ قەتڵ و عام ژینۆسایدی ئەرمەنیان لە زەهنیەتی جیهانی پاگژ نەبوویتەوە ئەویش بە هەمان شێوە و تەعەسسوبی کە ئێستا کە ئەردوغان لە خۆی نیشان دەدا چونکە هەمان زەهنیەتە هەمان زەهنیەتی ئیسلامی ڕادیکالی پاشبەڕۆی ئیمپراتۆریەتی عوسمانیە کە ئەو دەیەوێت لە سەدەی 21 جارێکی دی زەندی بکاتەوە و ئیبادەی ژینۆسایدی میلەتی کورد بکاتن و جیهانیش بە جۆرێک بچووک بوویتەوە بە جۆرێک ئاگاداری ڕووداوەکانن لە هەر جێگەیەکی جیهانێ باشتر لە ئۆردوغان وەک یاخود وەکو ئۆردوغان دەزانن کە لەشکری ئۆردوغانی لە باکووری سووریایە کوردستانی بندستی سووریایە چ تاوانێکی کردیە و بە چ مەبەستێکیش دەیەوێتن بەو جۆرە پاکتاوی نەژادی کوردان بکاتن لەبەر هەندێک بڕوا ناکەم نە جیهان نە ئەمریکا بە جۆرێکی سەرەکی ئەمریکا ئەو شتە قبول بکات. دکتۆر کرمانج ئەردۆغان هەوڵ دەدا کوردەکان بە تیرۆریستەوە پەیوەندیدار بکات و دەڵێش لە سووریایە بۆ ئەوەی شەڕی تیرۆر بکاتن لە کۆبوونەوەکەی پێرێ لە کۆشکی سپی ئەو دەڵێ ئایپاتی خۆی دەرکردووە ڤیددیوەک نیشانی سەرۆک ترامپ و سیناتۆرە ئەمریکیەکان داوە بە شێوەیەک وای پیشان بدا کە کوردەکان ئەوانەی وێدەریە پێگە پەیوەندی بە پێکێکیەوە هەیە چ ڤیددیوەیەک بوو مەبەستی چی بوو بە چی گەشت ترامپ لە نامەکەی خۆی کە بۆی نووسیبی گوتبوویت خۆت ئەحمەق مەکە بەڵام بەڕاستی خۆی ئەحمەق کرد کە هات لە سەرای سپیە و ئایپادەی خۆی دەرینا و ڤیددیوەیەکی پرۆپاگەندا پێشتر دروست کرایە مۆنتاژ کرایە بینی نیشانی ئەمریکای بدا نێژانی سەرۆکی ئەمریکا و سەنەتۆرەکانی کە لەوێ بەشدار بوون بداتن بەوان بڵێ ها فەرم و تەمەشاکردنەوە تا ئەوەی یەپەگا ئەو کارە دەکاتن بەڵام ڕەفتاری لەشکریوی لە بەرامبەر ئەوانەی بە زندیتی هاتبوو نەگرتن ئەو شەڕوانی یەپەگەی کوردستانێ یەکێک بە زندیتی لە شاخ فڕێ دەدەن دوای ڕەمی لێ دەکەن یەکێکیگرام دەڵێ مەبەستم ئەوەی پێشی ئەوەی ئۆردوغان بگاتە ئەمریکایە ئەوانە ئەو زانیاریانیان هەبووە لەبارەی لەشکری ئەمریکا لەشکری تورکایە کە چی کردیە چ جۆرە تاوانێکی جەنگی ئەنجامدایە لەبەر هەندێک پرۆپاگەندەکەوی هیچ نەکە هیچی لێ دروست نەبوو بەڵکو شەرمەزاریش کرا پاش ئەوەی کە لنزیگرام زۆر بەتوندی ڕوبەڕووی بۆەوە بە تایبەتی لە وەختە گویستبووی ئیعتیباری شەڕ و پاگشتکردنەوە و شکاندنی داعش بۆ خۆی بۆ تورکیا بباتن کە لنزیگرام پێی گوت بوو ئەوەی شەڕی داعشی کردیە کوردەکانن لەوێ ئاماژەی بە 10,000 شەهیدی شەڕوانان کردبوو ئەم پێم وایە دنیا بە شێوەکی گشتی ئەمریکا بە تایبەت لە درۆیەکانی ئەردوغانی حاڵی بووینە تێدەگەن ئەو کابرایە دەستی ڕوو بووە بابەتەکە بگۆڕ مختەکەمان خۆ دەزانی کەمی کورتە دوای لەم کاتەدا کە باسی ئەم بابەتەنە دەکەین لە کۆنگرسی ئەمریکا شتێکی زۆر گەورە و گرنگ ڕوو ئەدا ئەویش لێکۆڵینەوە لەسەر والانانی سەرۆک ترامپ بەهۆی ئەوەی کە دەسەڵاتەکەی خۆی بەکاری هێناوە بۆ قازانجی خۆی تایبەتی شخصی تۆ بڵێ دوا بە دوای لێکۆڵینەوەی کراوە کە لەسەر تەلەڤیزیۆنە پیشان دەدرێ دیموکراتەکان شتێکیان بەدەست کەوت بێ ئەو نامەیە کە هات دەرکەوت ئەوەی کە ئەوەی پێی دەڵێن وسل بلۆوەر ئەو بەشێکی بچووکی لە گفتوگۆکەی ترامپ لەگە سەرۆکی یوکرانیا خستە دەر بۆنی شتێکی لێ دێتن وەکو دووکەڵێکی لی هەڵدەستێتن لەبەر هەندێ ئەوە وای کرد
کە پرۆسێسی لێکۆڵینەوە پرۆسێسی ئیمپیچمنت پرۆسێس لە لێکۆڵینەوەی تاوان دەست پێ بکاتن هەوو بوو خراە دەنگ لە کۆنگرێسی لە جواکی نوێنەران ئێستا پرۆسێسەکە دەستی پێکردیە و حتا ئێستاش کە دێتن دیموکراتەکان زێتر ئومێدەوار دەکاتن بۆ لەو کۆبوونەوە کراوانەی کۆنگرێس کە لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە ئاگاداری ئەو گفتوگۆ تەلەفۆنیەی ترامپ و سەرۆکی ئەکرانیا بووینە پێم وایە شتێک هەیە بەڵام دیسانیش لێرانە قانونی ئەمریکای وا بیر دەکا کە دەبێ بەڵگەکە حاشا هەڵنەگربێت یاهاتۆ دەری ئۆمیدی دموکراتەکان ئەوەیە کە ڕای گشتی ئەمریکا و بەرەبەرە زیادە بێت بۆ ئەوەی پشتیوانی لە مەسلەی وەلانانی سەرۆک بکەن بەڵام تو بڵی ئەم بابەتە بە تایبەتی بگاتە ئەوەی ئاستی ئەوەی کە ئەمپیچمنتی تیابێ یان لە وەلانانی سەرۆک ببێتەوە بەو جۆرەی کە ئێتا ئێستاکە قسە دەکەن و ئەو شاهێدانەی کە ئاگاداری مۆ بابەتەکەنە دێن قسە دەکەن لەوە دەچێتن ترامپ شتێکی کردبیتن و ئەوەش بە پێچەوانەی دەستوری ئەمریکایە شکاندنی شکۆی دەستوری ئەمریکایە ئەتۆ و شکاندنی سمعی ئەمریکایە لەسەر ئاستی جیهانێ ئەتۆ داوا لە وڵاتێک بکەی مداخەلە لە کار و لێکۆڵینەوەی لەسەر کەسێکی منافسی تو بکەی بۆەوەی لە بەرژەوەندی تووتەوا ببیتن ئەوە خیانەتە لە ئەسم فەرهەنگی دیموکراتیکی ئامریکایە دەکرێتن لەبەر هەندێ لێکۆڵینەوەکە بەردەوام دەبی لەوانەیە وەختێکی زیاتر بکێشیتن چکە بە هەمان شێوەی کە دیموکراتەکان پاڵ پێوە دەنێن بۆ ئەوەی ئەو ئیمپیچمنتە ئەو تاوانە بکەوێتە سەرمێز خەڵک بیبینیتن بە هەمان شێوەش کۆماریەکان لە دژی دیموکراتەکان لە کۆششدا ناو شتەکانی وان بە درۆ دەخەنەوە ئیتر سراعێکی زۆرتون هەیە وەک دەبینی بزانانی لە نەتیجەی تەواوبوونی پرۆسێسی لێکۆڵینەوەکە بەچ دەگەین دکتۆر کرمانج زۆر سپاس دەستکان زۆر خۆشحاڵ بین بە میوانداری جەناب دکتۆر کرمانج گوندی سەرۆکێ ڕێبەراتیە پەروەدێ لە زانکۆیە تێنسی میوانی کورد کەنەکشن بوو